يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوان أساني زور بريس گەورەترین شاخەڵاتی خوای پەروەردگار بەسەر هەر یەکێک لە ئێمەوە بریتیە لەم ئیسلامەتیە، لەم دین و ئیمانە، لە ناسینی ڕێبازی ئەم ئیسلامە و پابەندبوون بە قورئانی پڕبەرەکەت و بەخشش و ئامادەبوونمان لە جومعە و جەماعەتدا. ئەم خواناسی و دینداریە هەروەکو بۆ خۆتە پێویستە بیشی گەیەنی بە کەسانی تر، دەبێت ڕۆژێک ئەم ئیسلامە بگاتە دواماڵی ئەم سەرزەویە، دوا وڵات و شوێنی ئەم سەرزەویە، ئاڵای ئیسلامی لێ هەڵبکرێ بە ویستی خوای گەورە. ئەو کەسانەی کەوا ئیسلام دەگەیەنن لە مستەلەحی شەرعیدا پێیان دەڵێن موجاهید، ئەو کەسانەی بۆ خوای پەروەردگار تێدەکۆشن لە مستەلەحی شەرعیدا پێیان دەوترێ جیهادی فی سەبیلی اللهیان کردووە. وشەی جیهاد وشەیەکی زۆر گەورەیە، ئەمڕۆ خەریکە موسڵمانانی لێ دەترسێندرێ یان وشەکە بەلاڕێدا دەبرێ. هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆیەوە پێویستە مجاهیدێکی فی سەبیلی الله بێ. جیهاد واجبە لەسەر یەک بەیەکی ئێمە. ئەمڕۆ ئێمە جیهانی ئیسلامی و هەموو دنیا بەگشتی جەنابیشتان بە دڵنیاییەوە ئاگادارن کە باسی وەزعی غەزە و جەنگی موسڵمانان و ئیسرائیلە. زۆر کەس دەڵێ ئەی بۆچی مامۆستایانی ئاینی بۆ خۆیان بەشداری ئەو جەنگە ناکەن، بۆ ناچن بۆ غەزایە، ئەی بۆ موسڵمانان ناچن بەشداری بکەن. بەڕێزان، ئێمە قورئانمان لەبەردەستایە، هەر یەکێک لە ئێمە بە ئیزنی خوای گەورە ئێستا لە جیهاد داین و ئێستا دڵنیابن کاتی جیهادی ڕاستەقینەیە. سوورەتی ئەتتەوبە ئایەتی 122 خوای پەروەردگار هەموو ڕاستیەکانمان بۆ ڕوون دەکاتەوە. هەموو ئاەتەکانی پێشووی باسی جیهاد و تێکۆشان و قیتالە لە پێناوی خوای گەورەدا. سوورەتی ئەتتەوبە بە وردی بخوێننەوە، دەگاتە سەر ئاەتی 122 دەفەرمێ وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. خوای گەورە دەفەرمێ نابێ هەموو موسڵمانان یەک پارچە دەست دەنەچەک و بڕۆن بۆ جەنگی کافران. ئەمایەتە لە مەدینە هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو سەحابە لە خزمەتی دابوون، دەست دەسەر شمشێر و دەست بە چەک. کاتێک کە دەوترا جیهادە هەمووی دەڕۆیشتن. خوا فەرمووی نابێ وابێ، نابێ هەموو کەس چەک بەدەست بێ و لە بەشی جەنگا بەشداری بکە. خوای گەورە ڕێنمایی کردین، ئێوەی موسڵمان ئەبێ کارەکانتان دابەشکەن. ئەو کەسەی کە لە بواری خۆیدا کارێکی پێدەست پێدرێ مجاهیدی فی سەبیلی الله ئەگە کارەکە مردار نەکاتەوە. خوا دەفەرمێ دەبێ بەشێک لە کوڕانی ئازای هەر وڵاتێک، هەر تیرەیەک، هەر قەوم و نەتەوەیەک، کۆمەڵێک کوڕی گەنجی ئازای ساغ و سەلامەتی بەغیرەت مەشق پێکراو لەسەر چەک، ئەوانە بەشی سەربازیان خوێندبێ و ئاڵای جیهادیان درابێتە دەست، ئەوانە مجاهیدی فی سەبیلی الله لە بواری جەنگدا. خوا فەرمووی بەڵام نابێ هەموو کەس چەکدار بێ، ئەبێ هەموو بوارێکی ژیانی موسڵمانان پڕ بکرێتەوە، نابێ هیچ بوارێک ئیهمال بکرێ. تۆی مامۆستا کە لە قوتابخانەدا دەرس دەڵێیتەوە و ڕۆڵەکانمان بە شەریعەتی ئیسلام پەروەردە دەکەی، تۆ مجاهیدی فی سەبیلی اللهی. کەسێککە دکتۆرە لە بوارەکەی خۆیدا، دەکرێت دکتۆرەکە چەک دەست بداتێەوە خەستەخانەکە بەجێ بێڵێ؟ نا. کەسێ پۆلیسێکی هاتوچۆیە ناکرێت سەر شەقامەکە بەجێ بێڵە و خەڵک بچێ بە ناویەکە. لە شوێنەکەی خۆتدا کارەکەت بەڕێک و پێکی بکە، بەویستی خوا مجاهیدی فی سەبیلی اللهی. خوای گەورە کۆمەڵێکیشی بەتایبەت جیاکردنەوە. مامۆستایانی ئاینی فەرمووی با کۆمەڵە خەریکی دیراسەی شەرعی بن، دیراسەی علومی شەرعی بکەن بۆ ئەوەی جوان جوان لە دینەکە حاڵی ببن و ڕێنمایی گەلەکەی خۆیان بکەن لعلهم يحذرون، بۆ ئەوەی خەڵک بەخۆشی بژێ، سەرگەردان نەبێ، تووشی عیقابی خوا نەبێ.
کەواتە پێش ئێمەی مامۆستای ئاینی ئێستا لە سەنگەری مینبەر و میحراب داین. کاری ئێمە بەویستی خوای گەورە لە شوێنی خۆمان لە مزگەوتی خۆمان جیهادە. کەس مافی ئەوەی نییە پێمان بڵێ بۆ مامۆستایانی ئاینی ناچن بۆ جیهاد، بۆ ئەو خەڵکە موسڵمانی کوردستان ناچێت. تۆ لە شوێنی خۆتا مجاهیدی بە ئیزنی خوا، بەڵام بەو مەرجەی پابەندی شەریعەتی ئیسلام بی. خوا خۆی کارەکانی دابەش کردووە، ئەبێت دەوڵەت هەموو بوارەکانی پڕ بکاتەوە. مامۆستایانی مینبەر و میحراب لە سەنگەران دژی چێ؟ دژی ئەهلی کوفر. ئەبێ خەڵک وشیارکەینەوە خەڵک کافر نەبێ. دژی شرک خەڵک وەشیارکەینەوە بە تاک و تەنها ئەڵڵا بپەرستێ و هاوبەشی بۆ بڕیار نەدا هەموو جۆرە هاوبەش پەرستنێک بە زمانی شیرین بە عەقڵ و حیکمەت بە قورئان و فەرموودە بۆی ڕوونکەینەوە کافر نەبی وریابە، موشریک نەبی وریابە. جیهادی ئێمە دژی فەسادە. مامۆستایانی ئاینی دەبێت لە سەنگەری جیهادا بن دژی فەساد، فەسادی ئیداری. ئێستا ئێمە لەم کوردستانەدا گەورەترین جیهادمان ئەوەیە دژی ئەم فەسادە ئیداریە بوەستینەوە، کاکە بە هەزاران مۆزەفی بندیوار هەیە، فەسادی ماڵیمان هەیە. ئەم هەموو داهاتە لەم وڵاتەدا و خەڵک محتاجە. مامۆستا ئەسێتە سەر شەقام کەسایەتی مامۆستا لە کەدار بۆ موچەیەک، کەواتەوە بوونی گەندەڵی ئیداریە کە مامۆستای ئاینی لەسەر مینبەرەوە باسی گەندەڵی ئیداری دەکا، باسی گەندەڵی ماڵی دەکا و بە زمانی شیرین و دڵسۆزانە بەنێتی بنیادنان نەگڕ و خاندن بەدەسەڵات دەڵێ کاکە بەهۆش خۆ دووەرەوە. 30 ساڵ زیاترە لەسەر دەسەڵاتی نەتوانیوە ژێرخانی ئابووری ئەم وڵاتە پتەوکەی. ڕۆژ بە ڕۆژ حاڵمان خراپتر دەبێ. ئەم قسانەی مامۆستای ئاینی لە دڵێکی سافەوە بە جیهادی فی سەبیلیلله حسابە بەڕێزان. ئەو کاتێک کە مامۆستای ئاینی دژی فەسادی ئەخلاقی ئەم میلەتە دەوەستێتەوە، ئەڵە خەڵکی نەوریای خێزانەکانتان بن. ئێمە ساڵی چەند وتارمان باسی خێزانە، باسی هاندانی گەنجانە بۆ ژنهێنان، جوان بەشودانی کچەکانمان، تەعاملی جوانی ژن و مێردەکان لەگەڵ یەکتر. ئەمە هەمووی بەخوا جیهادە. جیهادی مامۆستای ئاینیە کە پێت دەڵێ وریا بە کەناڵی خراپ لە ماڵەکەتدا نەبێ، پێت دەڵێ وریا بە کچەکەت سەر ڕوت و قاجڕوت نەبێ. جیهادی مامۆستای ئاینیە کە ئێمە دژی ئەم هەموو نێرگە لە خانە و کافتریاین کە دەسەڵات دەیکاتەوە بۆ بێهۆشکردنی گەنجەکانمان. بە هەر زمانێکی شیرین بێ دەمانەوێت گەنج نەچێتە کافتریا. علامەی سعدی دەفەرمێ ئیسلام لەم ئاەتەدا دەفەرمێ ئیسلام دەورەکانی دابەش کردووە. تۆ دەتوانی بە چەک مجاهید بی، تۆ دەتوانی بە زمان مجاهید بی، بەڵام نابێ خەریکی کاری بێسوود بی. هیچ ئەندامێکی ئەم کۆمەڵگەی ئیسلامیە نابێ خەریکی نێرگەلەی کێشان و تریاک کێشان و کافتریا و دۆمینە بێ. براکان ئیشەکانمان ئەوەندە زۆرن هەر یەکە لە بواری خۆماندا مجاهیدێکی فی سەبیلیلله بین. بەڵام ئێمە مامۆستایانی ئاینی داخی گرانم خەریکە سەنگەرەکەی خۆمان لەبیر دەچێتەوە، خەریکە سەنگەر لە یەک دەگرین، ئەوەش زۆر خەتەرە. خەریکە میلەتە موسڵمانەکەی دڵسۆزەکەی وەکو جەنابتان. ئەم فەیسبووکەش ئەوەندەی کە وێرانی کردووە، مامۆستا فڵان کەس وای بە مامۆستا فڵان کەس زود، کاکە وەڵڵی دەکرێت هەمومان ڕاست بین، دەکرێت بۆ چوونمان لەسەر مەسەلەکان جیاواز بێ. من تا سەر ئێسقام بڕوام وایە جیهادی حەماس لە فەلەستین جیهادە. ئەکرێ مامۆستایەکی خۆشەویستی منیش مامۆستاکەی منیش ڕەئی وابێ کاکە وەڵڵی حەماس پەلەی کرد، بڵێم تۆ خائینی ناوەڵڵا کاکە مامۆستای بەڕێز تۆش لە پەرۆشید بۆ خوێنی موسڵمانان ئەم قسەیەت کردووە، بۆ ئەوی کافرکەین، بۆ بە بەکرێ گیراوداینین بڵێ مامۆستا وەڵڵا تۆش ڕاست دەکەی، تۆش ڕاست دەکەی، ئەبوایە سەگی نووستوو بە خەبەر نەهێنین، تۆش ئیشەڵڵا پەرۆشی خوێنی موسڵمانانی. مامۆستای ئەشکاڵ ئەمە دەستی سیاسی و دیقلیمی لە پشتەوەیە، بۆ ئەویش کافرکەین بڵێن مامۆستا وەڵڵا لەوە چێ ئەم سیاسەتە چۆتە هەموو کونج و کوونەبەرێکی ئەم جیهانەوە، بەخوا لەوە دەچێت تۆش ڕاست بکەی. برایان دەکرێت بۆ چوونمان جیاواز بێ، بەڵام ناکرێ من بڵێم ئەو وتارێکە من لێرە دەیخوێنمەوە بەس ئەمە ڕاستە. بەخوا منیش بەشێک لە ڕاستیم لایە، مامۆستا جەنابی دکتۆر فڵان کەسیش بەشێک لە ڕاستی لایە و مامۆستا جەنابی فڵان کەسیش بەشێک لە ڕاستی لایە. وەڵڵی شەرمە بۆ مامۆستایانی ئاینی لول لە ڕووی ئێوە بە خۆم دەڵێم. ئەم هەموو ڕۆژنامەنووسە ئێستا لەسەر مەسەلەی غەزە قسە دەکا. ئەم ماوەیەدا بە سەدانم ئاگا لێ بووە لە جیهانی عەرەبی، لە جیهانی کوردی، لە جیهانی ئیسلامی، لە جیهانی غەربی محەلیلاتی سیاسی دەکرێت. ئەم بە جۆرێک تەحلیل بۆ وەزعەکە دەکا، ئەو بە جۆرێککە دەیکا، بەڵام بزانە قسە بە یەک دەڵێن، بزانە جوێن بە یەک دەڵێن، بزانە یەکتر بە گومڕادا دەنێن. نەخێر، من ڕێی خۆم دەربڕیوە، لەوە چێ پێکا بێتم جەنابیشت مافی خۆتە ڕێی خۆت دەربڕی، بەڵام با گومانی خراپ لەسەر یەکتر دروست نەکەین. ئێمە هەمومان مامۆستایانی ئاینی دەڵێن باسی فیرعەون بۆ ئێوەی میلەت دەکەین. ئەزانن فیرعەون یەک خراپەی هەبوو، ئەو خراپەیە وای لێ کرد منداڵ سەر ببڕێ،
سوکاتی بە ئافرەت پتی بەنی ئیسرائیلی بکە سەری خۆشی و قەومەکەشی بە قوڕا بکە میسری ژوێران بکە یەک کەلیمە بوو هەموو جار بۆ ئێوەی باز دەکەین ما ئوریکم ئیلا ما ئەڕا وما ئەهدیکم ئیلا سەبیل الرەشاد ئەمە حکمی فرعونیە سوورەتی غافر ئایەتی 29 لە سوورەتی غافرە ئیماندارێکی بە حەق دڵسۆز کە لە ناخەوە ئیمانی هێنابوو نەیدەوێت ئاشکرایکە بە زمانی شیرین و عەقڵ و حکمت ئامۆژگاری فرعون و دار و دەستەکەی کرد فرعون هاسێری کە ناڵە قالە فرعون لەو وەقالە فرعون و یەکسە قسەکەی پێبڕی لە دەمیدا وتی بێدەنگ بە قسە ئەو قسەیە کە من پەسەندی بکەم ڕەئی ئەو ڕەیەیە کە من پێم باش بێ ڕێ هەر ئەو ڕێیە ڕاستەیە کە من بە دڵم بێ میلەت چییە خەڵک چییە چاوەلی ئێمە دەڵێن فرعون خراپ بۆ چونکە بەس دەیگوت قسەی من ڕاستە هەر سەرکردەیەکیش لەم دنیادا هەر حیزبێک هەر دەسەڵاتدارێک بڵێ بەس من هەم بەس قسەی منە وەکو عێراقی دەدێ ئێستا عێراق قەت وەکو جارانیشی لێ نایەتەوە وا وێران و کاول بووە بۆ یەک قسە عێراقی وا لێ کرد ئێمەشی قڕ بەسەر کرد إذا قال صدام قال العراق بس أو دروش ما هبو أجا صدام يقصي كر عراق هرهم يكتويتي يعني أم عراق هم عقلي صفر بوتوا كس قصينيا يكز نبي شاولية شيمان لهات قرآن ضلين نابي قصة هر يقصبه دايما إمام مستعي عيني أما فرعونية بلان بزو تاري من راسته أوي وكو من بير نكاته طبق الأصلي من قصنك قم رايا نابرا كان بخوا لباري جنگ كاني ديل كاني جنگي بدر وأبو بكر وعمر خلافيان هبو خوانا خواستە نەعوذ بالله دەکرێ بڵێ نێکیان گومڕایە والله دەکرێ هەر یەک مامۆستای ئاینی لە ڕووی دڵسۆزیەوە ڕێی خۆی دەرببڕێ و پاشانیش پەروەردگار لە قیامەتە بە نێتی ناودڵەکان خۆی دەزانێ با ئێمە نێتی ناودڵی یەکتر نەخوێنینەوە زانانی ئیسلام پێش میلەت ئەگە ئێمە چاک بین والله ئێوەش چاک دەبن والله هەمووی ڕێک ڕاواز دەبێ نابێ فقه لیەتەفەقهوا فی الدین بۆ خۆ دەوڵەمەندکردن بێ بۆ پۆست و پلە و پایە بێ بۆ پێکەوەنانی حرس و حیمایە بێ بەڕێزان قورئانەکە دیاری کردووە لعلهم يحذرون ئەوێ خەڵ بچینە ناو خەڵکەوە ئامۆژگاری خەڵک بکەین بە زمانی شیرین بە ئەدەب و حکمت بە بەڵگە و بورهان بڵین خەڵکی نەئاگاتان لە قیامەتتان بێ خەڵکی نەئاگاتان لێبێ تووشی عیقابی خوا نەبین خەڵکی نەئاگاتان لێبێ لە ناو خۆماندا دەست نەدەینە یەخەی یەکتر و نەبینە دوژمنی یەکتر والله ئەم ئیسلامەتی ئاوا لەسەر دەستی مەلای کورد هات باسی مامۆستایەکی ئاینیتان بۆ دەکەم کە خەڵکی ئەم کوردستانەیە مامۆستا مەلا مستەفای سەرگەتی خوا لێی خۆش بێ مەلایەک بۆ لە مەنتیقەی هەورامان ساڵی دەوری 1970 چەند جار لە دووی دەنێرن کە تۆ مەلایەکی 12 عیلم مەدرسە و حجرە و فەقێت هەیە وەرە بۆ هەولێر لە مدیریەتی عامی ئەوقافی ئەو کاتە ئیمتیحانی مەلایەتی بدە و موچە و معاشت بۆ بڕدرێتەوە مامۆستا هەر ڕازی نابێ آخری کۆمەڵی خەڵکی دڵسۆز مامۆستای دڵسۆز کە سەیری وەزعی مامۆستا دەکەن مادیەن خراپە ماڵ و منداڵی زۆرە الحەمدولله ئێستا دوو لە کوڕەکانی مەلای گەورە و نووسەری بە ناوبانگن مامۆستا نوعمان مامۆستا عەدنانی کوڕی مەلا و نووسەری بە ناوبانگن مامۆستا بە هەر حاڵ ڕازی دەکەن و دەیهێنن بۆ هەولێر لە مدیریەتی عامی ئەوقافی ئەو کاتە ئیمتیحانی مەلایەتی دەدا و بە پلەی یەکەم لە ئیمتیحانەکە دەرەچێت ئەچێتەوە بۆ مەنتیقەی سەرگەت و هەورامان ئەڵێن مامۆستا چ بوو ڕدیان سپی و پیاوانی وەکو جەنابتان ئەڵێ وەڵڵا کاکە تووشیان کردم بە زۆر ئیمتیحانێکیان پێدام و معاشێکیان بەسەرا چەسپاندم گوایە لە مانگی داهاتوو یان دوو مانگی داهاتوە معاشەکەم بۆ دێ بۆ ئەوقافی سلێمانی بچم وەریگرم ئەمە لەبەر بە ڕۆژکەی مزگەوت دەبن دواتر ئەچنە مزگەوتەوە نوێژی نیوەڕۆ دەکرێ مامۆستا کە سەلامی نوێژ دەداتەوە ڕوو دەکاتەوە خەڵکەکە دڵ خەڵکینە تکاتان لێ دەکەم یەک دوعام هەیە تو ئەو خوایە لە دڵەوە بڵێن ئامین هەموو خەڵک سەریان سوڕ دەمێن بڵێن مامۆستا تۆ جارێ با بزانین دوعاکەت چییە یەکێ لە دڵی خۆی تۆ بڵێ مامۆستا قەرزار بێ یەکی ئەڵێ تۆ بڵێ نەخۆش بێ یەکی گومانی ئەوە دەبا کەسێک دڵی عاجز مامۆستای عاجز کرد بێت لە دێدا ئەمیش دوعایەکی بکا و خوا لە کۆڵی کاتەوە هەر یەکێک لە ئامادەبووان مامۆستا ئاوا ڕەنگی تێک چووە و دڵی پڕ لە خەمە و چاوی پڕ لە فرمێسکە ئەڵێ تو ئەو خوایە دوعای ئیماندار بۆ برای ئیمانداری ڕەت نابێتەوە لە ناخی دڵەوە من دوعاکە دەکەم و ئێوەش بە حەق بڵێن ئامین ئەڵێن مامۆستا تۆ دوعاکەت چییە دەفەرمێ دەی گوێ بگرن بەڕێزینە مسلمانینە من چەند ساڵە مەلام ئەم سەنگەری مینبەر و میحرابم گرتووە دەرسی فەقێم وتۆتەوە خوتبەم خوێندۆتەوە ئیمامەتیم کردووە سوڵحی بینی مسلمانانم کردووە خوایە خۆت ئاگاداری تەنها لە پێناوی ڕەزامەندی تۆدا بوو ئێستا شەیتان زەفەری پێهێنام بردیانم ئیمتیحانیان پێدام بردیانم لە هەولێر ئیمتیحانیان پێدام لە ئەوقاف موچەیەکم بۆ بڕاوەتەوە ئەی قوڕ بەسەر مستەفا لە پێناوی دینی ئیسلامدا معاشی حکومەت وەرگرم
خەڵکینە داوا دەکەم لە ئەڵڵا بە ئیسمی ئەعزەمی لەو معاشە نەخۆم و ڕوحم کێشێ دەیت خوا بڵێن ئامین هەموو خەڵکەکە ناچارن تویانە یا ڕەبی ئامین مامۆستا لەو مانگەدا وەفات دەکەم و معاشەکە وەرناگرێ بەڕێزان ئیسلام لە زانایانەوە ئاوا گەیشتووە ئەبێ ئێمە نێتی خۆمان بۆ خوا خاڵی پاکەینەوە ئەگەر دەڵی مامۆستا ئەی خۆت بەخوا سوپاس بۆ خوای گەورە ئەوە هەموو دنیا بگەڕێن منیش کە لەسەر مینبەرە قسە بۆ تۆ دەکەم شەرم دەکەم لە جیاتی وتاری جومعە پارە لە حکومەت وەرگرم هەموو دام و دەستگای ئەو حکومەت و حیزبانە بگەڕێن سوپاس بۆ خوا 250 دینارێکم لێ وەرنەگرتوون کار و کەسابەت بەدەستی خۆمان دەکەین وەکو تۆی هاوڵاتی ڕۆژانی جومعەش لەسەر مینبەر دەبیندرین بە ئیزنی خوای گەورە ئەبێ خۆمان یەکلایەکەینەوە بۆ خوا مامۆستاکانمان چاک بوون وەڵڵا خەڵکەکەی خوارش چاک دەبێ تۆش لە جیهاد دای کاکە گیان ئەزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردووە جیهاد هەرەوە نێت چەکەکەت بە شانەکەی بڕۆی بۆ فڵان شوێن هەر لە ماڵی خۆتە جیهاد هەیە ئەمڕۆ خۆگەر ڕێگاش هەبوو کاتی پێویست هەبوو شەڕی گونجاو هەبوو مسلمان دەبێ هەموو دنیا برایەتی مەزلوم لە هەر شوێنێ بە دیفاعی لێ بکەی بە پێی توانای خۆت داکو باوکت پیرە گوێ لەم حەدیسە بگرە پێغەمبەر صلی الله علیه وسلم صحیحی بوخاری ژمارە فەرموودەی 3004 کابرایەکی گەنج دێتە خزمەتی دەمەوێت جیهاد بکەم ئەی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ئەمەوێ بیان بۆ جیهاد دیارە ئەو کاتە جیهاد پێویستی ئەوە نەبوو ئەو هەموو خەڵکە بڕوان بەقەدەر ئەنجام پێویستی جیهادەکە مجاهیدی تایبەت لە خزمەت پێغەمبەرا بووە صلی الله علیه وسلم یان دەگونجێ پێغەمبەر صلی الله علیه وسلم سەیری ئەم گەنجەی کردبێ ئەم لە شولارە و ئەم هەیئەتە کاکە بە خەڵکی چەکداری نایە بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم دڵسۆزە ئەم دڵپاکە ئەم گەنجە جوانە سار ناکاتەوە بڵێ خێر نەماوە دەفەرمێ ئەحەیون والیداکە کوڕە شیرینەکەم برازە خۆشەویستەکەم دایک و باوکت ماوە دەفەرمێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شکر هەردووکیان ماون دەفەرمێ فەفیهما فەجاهید دەبڕۆ بۆ خزمەت دایک و باوکت ئاگات لە دڵیان بێ خزمەتیان کە دەست و قاچیان ماچکە دەست بە سەریان نابێنە خزمەتیان کە وەڵڵاهی تۆ مجاهیدی فی سەبیل الله چەند کەستان دایک و باوکی پیر و پەککەوتەتان لە ماڵێ هەیە هەر ئەمڕۆ کە چوویتەوە جیهادەکەی تۆ ئەوەیە لە خزمەتی دایک و باوکت دابە دڵیان خۆشکە دەستیان ماچکە قاچیان ماچکە مەهێڵە هەست بە بێنازی بکەن وەڵڵاهی تۆ مجاهیدی فی سەبیل الله خۆت بخەرە سەر ڕێگەی شەرع پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مسند ئیمام ئەحمەد و صحیحی ترمذیدا هاتووە دەفەرمێ المجاهد من جاهد نفسه في طاعة الله مجاهدی فی سەبیل الله ئەو کەسەیە خۆی دەخاتە سەر ڕێگەی شەرع هەر لە دوکانەکەی خۆتدا ڕۆژانە چاوردکەوە ئەو مامەڵەی شەریعەتی خوا نەهی لێ کردووە مەیکە وەڵڵاهی تۆ لە ڕیزی مجاهدی فی سەبیل الله دای مۆزەفێکی و معاشەکەت وەردەگری ئەوەندە وجدانی خۆت ئارام کە خیانەت بە وەزیفەکەت مەکە ئەو پارەی وەری دەگری سەری مانگ بڵێ ئۆخەی بەخوا بەقەدەر دوو ئەوەندە کارم کردووە سپاس بۆ خوای گەورە تۆ مجاهیدی فی سەبیل الله میرات دابەش دەکرێت لە ماڵەکەتدا تەماحەکەی خۆت وەلانێ و بڵێ ڕازیم بە شەریعەتی خوای پەروەردگار لەگەڵ کاکە فڵان کەسا کێشەت هەیە بڵێ بەخوا من دەچمە خزمەت دوو مامۆستای ئاینی لیژنە فتواکان شەریعەتی خوا لەسەر سەر و سەرچاومە دڵی یەکتر عاجز ناکەین المجاهد في سبيل الله ئەتەوێت جیهاد بکەی ماڵ و منداڵت بە پێی شەریعەتی خوا پەروەردەکە ئەتەوێت جیهاد بکەی هەر کەناڵەکانی تەلەڤیزۆن و مۆبایلەکەت و فڵانەکەت تەماشا کە فەیسبووکەکەت بزانت چی ناشەرعی ڕەشیکەوە مێڵە لە ناو ماڵ و منداڵتدا بێ ئەتەوێت مجاهد بی بە مۆدیل مەجوڵێەوە بە شەرع بجوڵێەوە وەڵڵی کاکە لە ماڵی خۆتا مجاهدی فی سەبیل الله ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاد لە هەژار و هەتیوان بێ الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله حديث بخاري ومسلمة هەر کەسێک مشورخۆری ئافرەتانی بێ هاوسەری منداڵدار بێ ئافرەتێک لێی قەوماوە مێردەکەی کوژراوە مردووە کۆمەڵە منداڵی بەسەراکەوتۆتەوە بێلانە و حاڵن تۆی دەوڵەمەند دەستی باوکایەتیان بەسەرادێنی تەنها لەبەر خاتری خوا خزمەتیان دەکەی هەژارێک کرێچیە قەرزدارێک نەخۆشێکی گیرفان بەتاڵ بەدزیەوە دەچی و کێشەکەی بۆ حەل دەکەی و لەو گرفتاری ڕزگاری دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کەالمجاهد فی سەبیل الله والله تۆ لە ماڵی خۆتەوە جیهادی فی سەبیل الله کردووە چاولی ڕێگاکان زۆرن خۆشەویستم آخر خاڵ و کۆتا خاڵ ئەوەیە بەدڵ لەگەڵ مسلمانان بە لە دوو حەدیثی متفق عەلەیهدا بە دوو ڕیوایەتی جیاواز هاتووە کابرایەک عەرزی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکت خۆش بوێ لەبەر خاتری خوا خۆشت بوێ کردەوەکانی زۆر جوان بن بەڕاستی دەوڵەمەندێکی بەخشندەیە بەڕاستی مامۆستایەکی وتار شیرینە بەڕاستی کەسێکی گونجاوە بەڕاستی کاربەدەستێکی عادلە بڵێ خۆزگەم بەخۆی بەڵام ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخوا بەکردەوە هیچم پێ ناکرێ
بەس بەدڵ حەزم لەو کردەوەی خۆزگە منیش وەکو فڵان کەس بوومایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش و ئێمەشی دڵخۆش کرد المرء مع من أحب چێت خۆش بوێ خوا لەگەڵ ئەو کەسەدا لە قیامەتە حەشرت دەکا. زۆر گەورەیە لە ڕیوایەتەکەی ترە ئەنتە مع من أحبب تۆ لە قیامەتە لەگەڵ ئەو کەسەی کە لە دنیادا خۆشت دەوێ. دەبا مسلمانانمان خۆش بوێ لە هەر شوێنێکی ئەم جیهانەداین با عوزر بۆ هەڵەکانی یەکتر بێنینەوە. تو خوا حەیف نییە تۆ کوردی مسلمان کە کەس ڕبەت پێ ناپێوێ بەس لەبەر ئەوەی یەهودیەکت خۆش بوێ خوا لە قیامەتە لە ئومەتی پێغەمبەرداد بڕێ و بتخاتە ڕیزی یەهودیەکانەوە. تو خوا حەیف نییە کەس هەر حیساب بۆ تۆ ناکە، بەڵام خۆ دەکرێت لە ناخی دڵەوە بڵێن یا ڕەبی خوایە مسلمانان سەرخەی. دەبا بەدڵ لەگەڵ بین و هەمومان دەستی نزا و پاڕانەوە بەرزکەینەوە بۆلای ئەڵڵا یا ڕەبی خوایە مسلمانان سەرخەی، یا ڕەبی خوایە عیزەتی مسلمانان بدەی، یا ڕەبی خوایە مەزلومان لە دەستی زاڵمان ڕزگارکەی. پەروەردگارە هیچ کاتێک شەڕ کێشەکان کۆتایی پێ ناهێنێت، جیهادیش بۆ کۆتایی هێنانی جەنگە. یا ڕەبی خوایە شەڕی مسلمانان ڕاگری، خوایە گیان ئەو ئاگریان لەسەر لابەری. یا ڕەبی خوایە شەڕ لە هەموو جیهاندا کۆتایی پێبێ. بە گەورەی خۆل لێت دەپاڕێمەوە یا ئەڵڵا ئەم کوردستانی ئێمەش لە شەڕ بپارێزی، خوایە لە شەڕ و ئاگرباران بمان پارێزی، لە فیتنەی ناوخۆ بمان پارێزی، بمان کەی بە برای خۆشەویستی یەکتر. یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. یا ئەڵڵا ئەو کەسەی تەنها شیفا بەدەستی تۆیە، خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، خوایە شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی، ڕەحم بە حاڵی بێئەنوایانمان بکەی، ڕەحم بە حاڵی مەزلومان و ئاوارەکان بکەی. یا ڕەبی خوای ڕەحم بە حاڵی ئێمەش بکەی، قیامەتمان ئاوەدان بێت، جێگامان بەهەشت بێت لە ئاگری دۆزەخ و عەزابی قەبر بە دوورمان کەی. ئامین ئامین والحەمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.